لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. اللهم اغفر لنا ولوالدينا وللمؤمنين يوم يقوم الحساب. خۆشەویستان لە بەرنامەیەکی بەرنامەی پێشەنگبوون کە بەرنامەکەمان تایبەتە بە پێشەنگبوون چۆن دەتوانی کەسێکی پێشەنگ بەرهەم بهێنین کە مەبەستمان لە پێشەنگێکی چاکە، پێشەنگێکی کە بەسوود، پێشەنگێک بی کە خاوەن پەیام بێت. وەکو باسمان کرد کە 5 بنچینەی سەرەکی هەیە بۆ ئێمە بتوانین دەست پێوە بگرین کە بتوانین پێشەنگێکی چاک بەرهەم بهێنین کە ئێمە لە بنچینە یەکەمین. لە بنچینە یەکەمین کە ئەوش بنچینەی قیەمەکان بوو، بنچینەی بەهایەکان بوو. دیارە ئەویشمان کردە 5 بەش، بنچینەی بەهایەکانمان کردە 5 بەش، بنچینەی بەهایەکانمان کردە بەهای ئیمانیمان باس کردیان، هەروەها بەهای دەرونیەکانیشمان باس کرد، هەروەها گەیشت بنە بەها ڕەوشتیەکان. وتمان پێویستە ئەو کەسەی کە پێشەنگە پێویستە چەند ڕەوشتێکی هەبێ. کرمان کە ڕەوشتەکان بەڕاستی زۆرن کە ئەو کەسانی کە پێشەنگ پێویستە زۆر ڕۆشتیان هەبێ. بەڵام ئەو 5 ڕۆشتێکی ئێمە باس دەکەین کە یەکێک لەوانە باسمان کرد، باسی تەواضوعمان کرد کە خۆ بە گەورە نەزانین باشە کە ئەو کەسە گوتمان دەبتە هۆی ئەوەی کە کەسێکی پێشەنگێکی چاچی لێ دەرچی، هەروە جەماوەرەکەش زۆر بە سەلیس، زۆر بە ئاسایی قسەکانی لێوەردیگ و هەروەها یارمەتیشی دەدا و هەروەها دیفاعی لێ دەکا و هەروە پشتیشی دەگرێت. هەروە باسی دووەم صیفەتمان باس کرد کە باسی سەفاء القەلبمان کرد کە پێویستە ئەو کەسەی کە پێشەنگە کە دڵێکی صافی هەبێت، دڵێکی هەبێ بەڕاستی حەسەدی تێدا نەبی، دڵێکی هەبێ کە حەقدی تێدا نەبی، کە کلێبوونەوەی تێدا نەبێ، هەروەها دڵێکی تێدا بێ کە بەڕاستی بەهێوی شێوێ کە سوئی ظن بەرامبەر برای مسلمان نەبا. بۆیە لە ئەسڵدا لە ئیسلامدا کاتێ باسی ئینسان سوئی ظنی هەبێ یان حوسنی ظن، ئەسڵ وایە تو بەرامبەر برایەکەت حوسنی ظنت هەبێ. حوسنی ظن ئیلا لەو کاتەی کە بەڵگەیەکی یەقینیە بوو ئینجا تۆ دەرێکا کە تۆ بەو شێوەت کردیا، نەک تەنها لەسەر ئەساسی ظن و لەسەر ئەساسی گومان تۆ تۆهمەی بدێ برای مسلمانەکەی. زۆر جارێ بەڕاستی ئەو بابەتە زۆر ڕوویدایەوە، تەنها ئینسانێکی مسلمان کارێکی کردیا، چەند کەسێک لەو لای کە باسی کەسیان کردی ڕاستەخۆ کە تەفسیرێکیان لە بۆ قسەکەیانی کردیان، تەفسیرێکیان لە بۆ کردەوەکانی کردە کە مەبەستی ئەوەیە، هەروە قسەی کردی بۆ ئەوەی کردی، هەروە عملی کردی مەبەستی ئەوەیە، چەندەها لێکدانەوە لێ کردی لەو گۆڕی سوئی ظنیان بردێ بەرامبەر کەسەکە. بۆ ئینسانی پێشەنگ بە هیچ شێوەیەک نابی کە گوتمان تەواضوعێکی تەواوی هەبی، هەروەها دەبێت دڵیشی ساف بێ، پێچەوانەی ئەوانە بەڕاستی خۆی لێ دوورکە. یەکەمیان کە کبرە، دومیشیان کە بریتیا لە حقد و هەروە حەسەد و هەروەها غیل کە بە هیچ شێوەیەک نەبی. کە لەم بەرنامەیەدا کە ئەلقەی بەرنامەی 23مینە کە باسی تەسامح دەکەن، یەک لەوانە بەها ڕەوشتیەکان کە پێویستە کەسی پێشەنگ هەیبی، کەسی پێشەنگ هەبی التەسامح. وەکو دیارە تەسامح هەروەها شتێکی دیمان هەیە کە پێدەن العەفو، کەوا کەواتە دووش لێخۆشبوون و هەروەها کە لە عەرەبیدا کە باسی تەسامح دەکرێت، تەسامح بریتە لەوەی کە تۆ لە کەسەکەی خۆش دەبی و کە ئەنەما ئەو کارەتی هەڕووی نەدایە، صاف دەبیەوە لەگەری تەسامح دەکەی کە ئەنەما ئەو کەسە ئەو تاوانەی ئەنجام نەدە. بەڵام عەفوکردن بریتە لەوەی کە کەسەکە شایانی ئەوێ تۆ سزای بدەی، شایانی ئەوێ کە سەرزەشتەی بکەی و کە زۆرێک لە زۆرەکان بێ عیتابێکی بکەی، لەو عیتابەی تۆ نایکەی یان لەو سزای نایکەی، عەفوی دەکەی. کە عەفوت کرد کەواتە کە عەفوت کرد ئەوە پێدەنی عەفوکردن. بەڵام لەوانەیە شتێک لەناو دڵ بمێنێتەوە. بەڵام لێ خۆشبوون ئەوەیە تۆ لە عقوبەکەش خۆش دەبی، هەرەوە دڵیشت بەرامبەر ئەو کەسەیە، دڵ ئێشەشت بەرامبەر ئەو کەسەیە نایانی. بۆی لێخۆشببوونی تەواو وەکو ئەوەیە کە کەسەکە هیچی نەکردبێ. ئەگەر بێت و تەمەشا مسلمان بکەی، بەڕاستی ئینسانی مسلمان دەبی زۆر سەهل بی لەچ لە لێبوردەیی زۆر بە ئاسانی. ئەگەر بێت و کەسێک داوای لێبوردنی کرد، زۆر زار بێت دوو کەس کە غەڵەتی بەرامبەر یەکتر دەکەین، لێبوردە بە لێبوردەیی و لێخۆشبوو بە لێبوردەی کە عەفوەکەیە، لێخۆشبووش کە تەسامحەکەیە. بۆیە جابری کوڕی عەبدوڵڵاه لە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەژێرتەوە غفر الله لرجل كان من قبلكم سهلا
إذا باع سهلا، إذا اشترى سهلا، إذا قضى سهلا، إذا اقتضى. إذا سهلا إذا باع، سهلا إذا اشترى، سهلا إذا قضى، سهلا إذا اقتضى. لهموك باركاني جاني كسي شيء سهل بوا، كسي إشكاني آسان كاري كرديا بوي كسي لي خوش بو هروا كسي كلا خلق دبوري من قبلكم كغفر الله لرجل كان من قبلكم خاطر قال لكسي خوش بو لبيش ايوان نو نبرسي صفتك يسبوا كسي شي نرمونيان بوا كاتي كرينو فروشني كرديا هروي كسي شي نرمونيان بوا كاتي كتي كرديا كاتي كشتي كري وكاتي كشتي فروش ديو هروا سالا إذا قضى أقر بيت حكمي شي دابا سهل وإذا اقتضى أقر حكمي شي قربي بهماشي ككسي شي سهل ومتساهل بوا ككسي بو إشكاني آسان كري ككسي كي لي خوش بو لي بردو بوا أقر بيت مشى قرآن بكي خواي پروردگار كاتي باسيكم ولا كسي دك وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض كاتي خواي پروردگار باز دك پیش برچی بکن الى مغفرة من ربكم بو اوي لي خوشبوني خواي پروردگار بدز بينين هروها وجنتين هروا بو بهشتي چ بدز بينين عرضها السماوات والارض كبانيا كيو كغوري كوب كمساحه كيو مسافه كيش عرضها السماوات والارض اعدت للمتقين كخواي پروردگار باز دك ك آماده کراو دبخشتيت او كساني كمتقين باشو خواي پروردگار باسي او متقيان دك صفتيان سي متقين بوي متقي هو صفتي الذين ينفقون في السراء والضراء بكاس يقدروا تري متقي كذا بخشي لكاتي سراء وضراء لكاتي خوشي ونا خوشي لا والكاظمين الغيظ لباش او كسي كا توري خويتيا دخواتوا توري خوي درناخه حد سند اللواني لانه ضلي توربي لم كسب والله من ناهي بسر وجلاتي دابدا ام توريو اقربتو بسر وجلاتي داد الراس توخو لواني كاري اشتركا والعافين عن الناس لباش او يخوابرو الصفتي شي ديشان هي والكاظمين الغيظ كانها كظميان نيه كاتيك تورا دكريم بل كل ليش يندبون لو كسان دبورن كحليان برامبر كده والعافين عن الناس والله يحب المحسنين خوابرو او كساني خوش دوي كمحسن وتاكا كريم ساكا كاري كوات اللي دبني او صفتان كخواي پروردگار صفتي شي كوكرتو لو كسي كانفاق هروها كظمي غيظ هروها عفولي خوشبون كأو كسان لو زور كسان دبي كمتقيشة كخواي عدت للمتقين لباشو يدن والله يحب المحسنين يعني حمد صفة تقوى دايني متقين وهر محسنيشة هم محسن بس أو صفة زوانانيان هي هروها كاتي خواي پروردگار باسي پیغمبر صلى الله عليه وسلم دك كسي شي نرمونيان وهروها كلي بردبو برابر صحابة كان فبما رحمة من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك فاعف عنهم واستغفر لهم وشاورهم في الأمر تمشاكا با مهرباني الله تعالى لنت لهم كسيشي نرمونياني ولو كنت فظا غليظ القلب أقرب كسيشي تنبايو هروها غليظ القلب آكار صفتش تنبا لانفضوا من حولك أو همتوان بزي دهيش فاعف عنهم توش لا خوش بأي بيغمر صلى الله عليه وسلم لو هلاني كذا يكنوا سابوشان يبكى واستغفر لهم هروها تنها ليان خوش ما هرو الدعوة استغفار بك لا إخوة پروردگار خواي پروردگار إيش ليان خوش بي وشاورهم في الأمر أقربتو هلاش يان كريان نسي بجوان بخبر والله كاكا مشوراتو هروها اشتياني نام وشاورهم في الأمر هروها بيان قرنو مشورات يان بيبكو لناوكو ملقي مسلمانات دريان مكا أقربتو بوشيويكا سنكو مساليعة وفعفو عنهم ديارا ما بس تكسي حاليك فبما رحمة من الله اللي انت لهم لك باسي صحابة فاعفو عنهم كوات اللي أقربتو حاليك اللي ديتن داوة ليان خوشبو هروا استغفارش بك هروا أو داوة خوشبو وشاورهم في الأمر نبتو هوي أو بجوان بخوي هروا برسيان بينك بيوستا برسيشان بيبكو فإذا عزمت فتوكل على الله إن الله يحب المتوكلين كوات اللي بيغمر صلى الله عليه وسلم كذا بخواي برودة داوة كرديا كصفة عفو هبي هروا إنسان متقين صفة عفو هبي هروا إنسان محسن صفة عفو هبي كوات أو كسا دبتا بيشنجيش تا كصفتي ليخوشبوني تيام ليخوشبوني برامبر خلق بي وكو بيغمر صلى الله عليه وسلم كعائشة رضا ورحمة خوي لسر بي كاتك لبيغمبر صلى الله عليه وسلم دفرمي هل أتى عليك يوم كان أشد من يوم أحد هيث روجك بسرعتي لا أحد ناخوشتر لو كاتب بيغمبر صلى الله عليه وسلم باسي أويدك كاتك تسويت طائف كبهي الشيويك كسي ظلامي ندايتو هروها أواني لما كيبونا كسي الشيويك ظلامي نداينوا كاتب بيغمبر صلى الله عليه وسلم باسي أم بابتي دكا لو كاتدري من تنها جيش مسيء
بقرن الثعالب فرفعت رأسي كاتي جيشنا قرن الثعالب سەری خۆم بەرز کردەوە هەورێکم دی لە ناو هەورەکە کە جبریلم دی لە پاش ئەوەی جبریل گوتی خوای پەروردگار دەڵێ ئەی پێغەمبەر صلی الله علیه وسلم مەلەکی جیبالمان چییە مەلەکی جیبالمان ئەمر پێکردیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم چ بفەرمێ ئەوی بەجێ بکە ئەوی بەجێ بۆیە کاتێک مەلەکی جیبال سەلام لە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەکا ذلك فيما شئت دەرێ إن شئت أن أطبق عليهم الأخشبين ئەگەر بێت و بتهوێ هۆ دوو چیاکان کە مەبەستی مەکەی چیاکان ئەخشەبەین دوو چێ پێکدا دەدەم و ئەهلی مەکە هەمووی لە ناو دەبم بۆیە فقال النبي صلى الله عليه وسلم بل أرجو ڕەجا دەکەم هیوا دەخوازم کە لە لای خوای پەروردگار دوعاش دەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم أرجو أن يخرج الله من أصلابهم داوا دەکەم هیوا دەبم خوای پەروردگار لەنەوەکانی وە من يعبد الله وحده ولا يشرك به شيئا کە کۆمەڵە کەسێک لە پشتێنەی ئەو پیاوانە دەربێن کە کۆمەڵە کەسێک بڕوان بە خوای پەروردگار و تاکو تەنیایە هەروە ولا يشرك به شيئا هەروە شرکی لە بە خوای پەروردگار پەیدا ناکەن بۆی لێرە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەو شێوەیە لەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم جوولانیەوە بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم لێخۆشبوونێکی تەواوی هەیە بۆیە دەبینی پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای پەروردگار دەڵێ لقد كان لكم في رسول الله أسوة حسنة ئەمە ئوسوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو پێشەنگی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە کەسێکی میهرەبان و لێخۆشبوو لێبوردە بووە بۆیە ئینسانی مسلمان هەروە پێشەنگی مسلمان پێشەنگێکی چاکە خواز دەبێت کەسێکی لێخۆشبوو بی هەروە لێبوردە بی نابی هەروە کەسێکی لەین بی هەروە کەسێکی سەهل بی کەسێکی طبیعات تند و ناخۆش نەبی هەروە حەدیثێکی ترمان هەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە کاتێک لە عەبدوڵای کوڕی مەسعود بجێرتەوە بە هەمان شێوە كأني أنظر إلى النبي صلى الله عليه وسلم يحكي نبيا من الأنبياء ضربه قومه كباسي ليداني بيغمبر صلى الله عليه وسلم بهمان شيوا اللهم اغفر لقومي فإنهم لا يعلمون هم بهمان شيوا بيغمبر صلى الله عليه وسلم مشتي بس هاتيا كاتيك لأحد كدانش كاي وهروا وجهي بين داربو بلان بيغمبر صلى الله عليه وسلم دفرمي اللهم اغفر لقومي فإنهم لا يعلمون قومك شيسيا ما بس أو قومي كبيغمبر صلى الله عليه وسلم أي خدايا أو قوم أو هوزو أو نتويم هداية فإنهم لا يعلمون أو أنا نازانا كبيغمبر صلى الله عليه وسلم كداوي عفو دكا هروها داوا كذا كأوانا هيشتا نجيشنا أوي كبزانن أوج دلالتي مهرباني پیغمبر صلى الله عليه وسلم كاللي بردو ببرامبر چه برامبر ام كومالا كسي كلا شري أحد حفتا كسيان شهيد كر هروا پیغمبر صلى الله عليه وسلم كبريندار بو هروا هوليان دا پیغمبر صلى الله عليه وسلم بكوشن بلان پیغمبر صلى الله عليه وسلم فرمي اللهم اغفر لقومي فإنهم لا يعلمون كواتا بابتي لي خوشبون بابتي شي زور گرينگا كبراسي او كسي كبيشنگا دبي بهمو شيوك دستي بيو بگري هروا كان عقبه بكري عامر جدا بهمان شيوه لبيغمبر صلى الله عليه وسلم دريب لقيت رسول الله صلى الله عليه وسلم فقال لي يا عقبة كآموشگاري عقبه كري عامر ذكا در يا عقبة صل من قطعك واعطي من حرمك واعفو عن من ظلمك مشاكل قاعدة زوان فير عقبيدك صل من قطعك هر کەسێک لە خزم و دۆستان هەر کەسێک لە ئەحبابەکان هەر کەسێک لە خۆشەویستان ئەگەر بێت و سەردانی نەکردی نەری کاکە مامەڵە بە میثل دەکەم بە هاو شێوەی ئەویش سەردارم ناکەم منیش سەرداری ناکەم ئەو نایەتە ماڵم ئەمنیش نایەت ماڵ نەخێر عقبەی کوڕی عامر بەو شێوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئامۆژگاری دەکات ئەگەر بێت و کەسێک نهاتە لات بڕۆ سەردانی بکە بەڕاستی بە هیچ شێوە چونکە مەسەلەی قەطعی ئەرحام قطع أرزاقا دبته هو رزق كم دبي براستي بوي خوا بيروغا سندي برحم خواري لصورة النساء كابيميز إنسان دست بيوري واعطي من حرمك هروا ببخش بوك سيك حرمك كان هداية واعفو عمن ظلمك هروا لو كسجبورا قربيتو استميشي ليكربوي كابيميز لو مروفتي ببوري بوي قربيتو بيشان كابيميز خوي برازين توبا وبابتا كابيشان تاك پێشەنگێکی میهرەبان پێشەنگێکیش سەهل پێشەنگێکی کە لێبوردەی هەیە پێشەنگێکی کە لێ خۆشببووی هەیە ئەمەش هەمووی بابەتەکە دەگەڕێتەوە سەرچێ ئەگەر بێت و تەواضعی هەبی ئەگەر سەلامەتی قەڵبی هەبی ئەگەر بێت و تەسامحیشی چیە لە بۆ دروست دەکەن خاستن لە ئێستاکە و بەڕاستی ئەو بابەتانە خاستن ئەو کەسانی کە ئێستاکە کە پێشەنگ زیاتر لە مابرین سوشیال میدیا و بابەتانە زیاتر و دیار دەکەون زۆر زاروەیە کەسەکە کەسی بانخوازێکە یان پێشەنگێکی
خاوەن پەیامە کە ڕخنەیەکی لێ دەگرن کە ڕخنەیەش دەگرن پێویستە ئەو ڕخنەیە بەدڵەیەکی گەورە وەرەبگری بەدڵەیەکی گەورە نەبت ببتە هۆی ئەوە ڕەد و ڕەتدانەوە ڕخنەیەکی کردی و ڕخنەکە ئەگەر بێت و تێدا هەیە ڕاستەخۆت جێبەجێ بکە و خۆت گۆڕانکاری بەسەر بێن ئەگەر بێت و تێشتدا نییە خۆت وڵامی مەدەوە یان باسکردنت ئەگەر بێت و بە شێوەیەک لە شێوەکەم باست دەکات بە شێوەیەک کە جنێوی تێدانە بە شێوەیەک باس دەکە کە دەڕێت بەو شێوەی بەڵام جنێوی تێدانی و هەروە کە سنووری خوای پەروەردگار نابەزێنی بەڕاستی لەو جۆرە کەسانەتە لێ خۆش بە و هەروەها پێویست ناکە ئینسانیش وڵامی بداتەوە هەروە ئەگەر بێت و کە لە سۆشیال میدیا زۆر زاروی کەسی پێشنگ جنێوی پێدەدێن جنێودان بەڕاستی تەنها تو پێ دەگرێت ئەگەر بێت و وڵامی بدەیە و ئەوش وڵامت دەدات و وڵامی بدێ و وڵامت دەداوەکەواتە بابەتەکە چییە بابەتەکە کۆتایی پێنایە باشترینش دەگەر بێت و کەسێک بێئەدەبی بەرامبەر کەسێکی کرد کە پێشەنگەکە پێشەنگێکی خاوەن پەیامە پێویست ناکە وڵامی بداتەوە جوون بە جوون وڵام نادرێتەوە جوون بە جوون وڵام نادرێتەوە بەڵکو بە وڵام دەرێتەوە بلوچی بکەیتەوە وازی لێبینی کۆتایی بە مەسەلەکەی بە مەسەلەکەی بینی بۆیە کەسی پێشنگ کە پێویستە کەسێکی لێخۆش باقتیداءن بە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە فبهداه مقتدی کە خوای پەروەردگار داوامە لێ دەکا بە چی بەڕێنمایی ئەو پێغەمبەرانە اقتیدا بکەین کە پێغەمبەرەکان بەڕاستی هەمویان میهرەبان بوونە لەگەڵ قەومەکانی خۆی کە وەلەکوم فی الرەسوول ئوسوة حەسەنە پێغەمبەر صلی الله عليه وسلم باشترین پێشەنگە لە بۆ ئێمە کە دەبین بەو شێوە لەگەر ئەو کەسانە جوولایەوە کە هەڵەیان کردیە بەرامبەر چی بەرامبەر پێغەمبەر بەڵام پێغەمبەرێک لە پێغەمبەرەکانی الله تعالی کە لە ئول العەزمە بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم دەرێ اللهم اهدي قومي فإنهم لا يعلمون خۆ داوای هیدایەتی کردی لە قەومەکەی کە ئەوانە نازان هەرۆ داوای لێ خۆشببوونیشی لە بۆ قەومەکەی خۆی کردی بۆیە پێویستە کەسی پێشەنگ کەسێکی متەسامحبی کەسێک لێ خۆشببووی هەبی کەسێکی لێبوردەیبی ئینشاءالله لە بەرنامەی داهاتوو باسی بەهای چوارەم دەکەین کە ئەویش بریتیا ئیجابی بوون و ئەرەی بوون وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.